سڵاتان لەبێت ئازیزان هیوادارم لە هەر کوێیەکان هەر باش و تەندروست بن لە بەرنامەیەکی نوێی ئێواری سلێمانی لەگەڵتانم هیوادارم ئێوەش بینەرمان بن ئازیزان وەک ئەزانن وردە وردە لە کۆتایی مانگی ڕەمەزان نزیکە بینەوانە و ئەمەوێت لەم مانگەدا و لەم کۆتایی مانگەدا ئەوەتان بۆ ڕوون بکەمەوانێ کە باز لە ڕێکخراوێک دەکەین کە بۆتە هیوای زۆربەی خەڵکی کەم دەرامەت و هەژاران ئەوش ڕێکخراوی خێرخوازی بارزانیە کە بە درێژایی ساڵ و بە تایبەتر مانگی ڕەمەزان کار خێرخوازیەکانی بەرفراوان دەکات. دەمەوێت ئەمڕۆ لەگەڵ سروەخان بەرپرسی ئۆفیسی سلێمانی ڕێکخراوی بارزانی خێرخوازی بارزانی قسە و باس بکەین لەسەر کارە خێرخوازیەکانیان. سروەخان بەخێر بیت. زۆر سپاس. تەندروستیت باشە؟ زۆر سپاس. هەر بەخێر بێ زۆر سپاس دەکەم ئەمڕۆ کاتی خۆت بە ئێمە بەخشی چاوکو و گفتوگۆ لەسەر هەنێک بابەت بکەین. سروەخان ئەگەر بێت و باسێکمان لە ڕێکخراوەکە بۆ بکەیت لە کەیە دامەزراوە لەسەر ڕاستباردەی کێ بووە ئامانجی چی بووە؟ سپاس بۆم دەرفەتە. لێرەوە هەر حەزەکەم پیرۆزبایی مانگی ڕەمەزان و بە هەمان شێوە جژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو کوردستانیانی خۆشەویست بکەم لە هەموو مسلمانانی جیهانیش. دەستگای خێرخوازی بەرزانی ئەو دەستگایەیە کە لە ساڵی 2005 دامەزراوە لەسەر دەستی جەنابی سەرۆکی بۆردی دەستگا و کۆمەڵی خێرخوازی گەورەی کوردستان بڕیاریاندا لە کوردستانە پرۆژەی زۆر هەبوو بۆ خێرخوازی بەڵام ڕێک نەخرابوو. بۆیە دەستگای خێرخوازی بەرزانی بەرنامەی خۆی ڕێکخست لە ساڵی 2005 بڕیاریدا کە دەستگایەک پێک بهێنێ سەرۆکایەتی دەستگا و بۆردی دەستگا و دەستەی بەڕێوەبردننی دەستگا دیاریکرا و بە هەمان شێوە بڕیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراق وەرگرت. بە خۆشحاڵیەوە ئەم دەستگایە نزیکی 7 ساڵە بەردەوامە لە کاری خێرخوازی و ئەو دەستگایە کە دەستی خێرخوازی گەیاندۆ تا ئەگەر بڵێم نیوەی جیهان. زۆر باش. ئەو کاتی کە دەستگا دامەزرا ڕاستەوخۆ ئۆفیستان لە شاری سلێمانی دووهۆکیش کردەوە یاخود ناتەنها ئەو کات لە هەولێری پایتەخت بوو؟ نەخێر سەرەتا سەرۆکاتی دەستگا دامەزرا دواتر ئۆفیسی هەولێر دامەزرا ساڵی 2005 دواتر کەیتر بەرفراوانتر بوو وردە وردە کارە خێری پرۆژەکانی زیادی کرد چونکە دەستگا ئامانجێکی هەیە ساڵ بە ساڵ پرۆژەی نوێ هێنێتە ناو دەستگای خێرخوازی بەرزانیەوە بۆیە ئیتر پێویستی کرد کە لە هەموو شار و لە هەندێک شار نوێنەرایەتیمان هەبێ شارۆچکەکان لە شارەکانیش ئۆفیس هەبێت. باشە سروەخان ئێوە وەکەزانین بێجگە لە هاوکاریکردنی کەسانی کەم دەرامەت کار لە چەندین سێکتەری تردا دەکەن. ئەو سێکتەرانی کە کاری تێدا دەکەن کامانن؟ سێکتەرەکانی دەستگا گرنگترین و پڕبایەخترین سێکتەری دەستگا پرۆژەی ئازیزانی کوردستان و ئیمارات یعنی دوو پرۆژەی گەورەیە. پرۆژەی کوردستانمان هەیە کە دەستگای خێرخوازی بەرزانی و سەرجەم هاوبەشەکانمانوە و خێرخوازانی کوردستان هاوکاری ئەو مناڵانەکەن کە تەمەنیان لە 1 مانگیەوە هەتا 8 ساڵی بەردەوام لە ساڵێکای 1 بۆ 2 تا 3-4 وەجبە هاوکاری کاشێت بۆیان. ئەمە پرۆژەی کوردستانە خێرخوازەکانی کوردستان و خواپێداوەکانی کوردستان دابینیەکەن. پرۆژەی ئیماراتە ئەویش پرۆژێکی گەورەیە. ئەو پرۆژەی ئیمارات لە سنووری با من سنووری ئۆفیسەکەی خۆم باسەکەم و ئۆفیسی سلێمانی 1957 مناڵی بێ باوک لە چینی تۆژەکانی ناو کۆمەلگا بە ئایدەی جیاواز بە بیرۆڕای جیاواز بەشدارن لەگەڵمان لەم پرۆژەیە. باش ئەم پرۆژەیە بە بڕی مادی هاوکاری دەکرێن؟ بڵێ هەردوو پرۆژەکە کاشە بەڵام پرۆژەی کوردستان کاشەکە بە نەقتی ئەدرێتە دەستیان بەڵام پرۆژەی ئیمارات بە چەک ئەدرێتە دەستیان و ئێستاش لە ئەم مانگەوە پرۆژەی کوردستانیش ئەبێتە چەک و حساب بانکی بۆ هەر مناڵێک دەکرێتەوە لەو سنوورە. زۆر باشە. سنووری کارکردن وەکو وتم ئیبارێستان لە سنووری سلێمانیە بەڵام بەگشتی ڕێکخراوی خێرخوازی بارزانی سنووری کارکردنی تەنها لە کوردستان و عێراقدا یاخود نا ئێوە لە وڵاتەکانی تریشدا کار دەکەن؟ بە شێوەیەکی گشتی سنووری کارکردنمان فراوانە. ئێمە وەکتم وەکۆی کە نوێنەراتیمان هەیە مەسەڵەن لە وڵاتی بەریتانیا بەڵام دەستگا لە هەوڵایە بۆی کە لە ئەو وڵاتانەی کە زیاتر مەسەڵەن کێشەی تایە گرفتی تایە خەڵک تووشی نەهامەتیە بێ خەڵک تووشی برسێتیە بێ دەستگا لە وارە لە هەوڵدایەکە لە زۆربەی ئەو وڵاتانە نوێنەرایەتی خۆی بکاتەوە یاخود ئۆفیسی خۆی بکاتەوە بەڵام سنووری کارکردنی سلێمانی حەزەکەم ئیشارەت بەوە بم سنووری کارکردنی سلێمانی با بڵێن ئۆفیسی سلێمانی ئۆفیسێکی فراوانە لە پێشترا هەڵەبجەش با بڵێن شاری هەڵەبجەی ئازیزیش ئایدی با بڵێن سەر بە ئۆفیسی سلێمانی بوو ئێستا هەڵەبجە جیابۆتەوە
ئێمە ناو شاری سلێمانیە قەزاونەحەکانی هەموو سلێمانیە و ڕانیەیە ئیدارەی ڕانیەیە قەڵازەیە حوزەی شارە زوورە سنوورەکەمان فراوانە لە سلێمانی بەم شێوەیە کارەکەی زۆر باشە ئەگەر بێت و باسی سەرچاوی داهاتی ئەم ڕێکخراون بۆ بکەیت سەرچاوی داهاتی لەکوێوە سەرچاوە دەگرێت فاندەکانی ئێمە هاوبەشەکانی ئێمە سەرچاوی داهاتی دەستگای خێرخوازی بەرزانی چکە دەستگای خێرخوازی بەرزانی بەو متمانە گەورەی کە بەدەستی هێناوە بەو ئەمانەتەی کە ئەیگەێنێتە دەستی ئەمین متمانێکی زۆر گەورەی بەدەستێناوە لە ناو کوردستان و لە دەروی کوردستانیش و بە تایبەتی لە وڵاتی ئیمارات وڵاتی کوێتیش بڵم چکە ئێمە فاندی ئێمە کوێت و ئیمارات یەکێکن لە هاوبەشە گەورەکانی ئێمە یعنی ئەوانن بەسپاسەوە بەردەوام هاوکاری ئێمە بۆ پرۆژەی خۆراک بۆ پرۆژەی قوربانی بۆ پرۆژەی مناڵانی ئازیزان بۆیە ئێمە بەهۆی ئەوەی کە ئەمانە فاندی ئێمە و متمانێکی تەواویان بە دەستگای خێرخوازی بەرزانی هەیە بۆیە ئێمە هاوبەشەکانمان و دەستگاش کۆمەڵی پرۆژەی خۆی هەیە کە تەنها لە خزمەتی دەستگایەیە هیچ یعنی عفوکە من حەزەکەم ئەوە بڵێم ئێمە هیچ هاوکاریەک لە حکوومەت نە لە هیچ پارتێکی سیاسی کوردستان وەرناگرین هیچ دەوڵەمەندێکی شاری سلێمانی یاخود وڵاتەکانی تریش هەیە ماگانە بێن هاوکاری ئەم ڕێکخراوە بەڵێ بەشانازیەوە ئێمە لاسا چەندی ڕێکخراو و داهاتی ڕێکخراو پێکێنێ وڵی ئەوە ڕەنگە ئەگەر نازانم چونکە ئەوە کۆمەڵێ باڵێن داهاتە و تایبەتە بە جیهەتی معنی خۆی ڕەنگە من نتوانێت سەر لێرە وڵامی پرسیارەت بەمەوە بەڵام ئێمە خەڵکێکی زۆر باڵێن فاندی ئێمە بە تایبەت لە پرۆژەی ئازیدانی کوردستان هەر هەموو خاوەن پێ ئەوانی کە خاوەن سەرۆت و سامانن ئەوانن بەشداری پرۆژەکەن باشش سرۆخان وتت ئێمە کۆمەڵە پرۆژەمان هەیە کە داهاتی پرۆژەکە بەکارێنینەوەنێ ئەو پرۆژانە کامانن کەەوە ئێوە ئەنجامتان داوە ئێمە کۆمەڵی پرۆژەی تایبەتە طبعا ئەوەش بە هەمان شێوە یعنی چونکەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەرزانی پرۆژێکی فراوانە و پرۆژەیەکی شن کە بۆ خزمەتی خەڵکە بۆیە لە ئێستاە بەو شێوازێک نییە کە من بتوانم ناوی پرۆژانە بێنم و بمانەوێ ئێمە لە کوردستان هەموو کەسێک حەزەکە کە خێرەکە کەس نەزانێک هەیە چونکە ئێمە بڵێن ئەوانی هاوبەشەکانمان هیچ کات نای هەڵن ناویان بێنین و هیچ کاتیش پێیان خۆش نییە چونکە ئەوانڵێن ئێمە خێرەکەی و ئەو خێرش حەزەکەین لە خێرخوازی بەرزانیەوە بێ بڵێ باشە یەکێک لەو هاوکاریانی کە کردوتانە ئەو کاتەی کە ئاوارەکانی سووریا 2014 ڕویان کردوتە کوردستان هاوکارێکی زۆر باشی حکوومەت بوون کە هەم بەڕێوەبردنی کەمپەکان هەم هاوکاری خواردنتان بۆ بردوون باسێکمان لەو کارە بۆ بکەیت ئێمە بەشانازیەوە تەمانەوە باسەکەین هەموو کاتێک ساڵی 2014 ئاوارەیەکی زۆر و پەنابەر ڕووی کردە هەرێمی کوردستان بەهۆی شەڕی داعشەوە ئەو ئاوارانەی کە هاتنە کوردستان هیچ ئاوارەیەک لە کوردستان هەستی نەکرد کوردستان ماڵی ئەو نییە هەستی نەکرد کوردستان شوێنێکی ئەمین نییە هەڵبەتە کوردستان شوێنێکی ئەمین ببووە ئەو هەموو ئاوارە و پەنابەرە ڕووی کردە کوردستان بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان طبعاەوە لە شاوێکی زۆر بوو ڕەنگە بە حکوومەتی هەرێمی کوردستان هەزم نەئەکرا بۆیە پەنای بۆ دەستگای خێرخوازی بەرزانی برد کە بە شێوازێک بەشدار بێت لەگەڵ حکوومەتە بۆی کەمێک کار ئاسانی بکات لەگەڵ حکوومەتە دەستگای خێرخوازی بەرزانی ئەوەندە بە متمانەوە ڕوبەڕووی ئەم بابەتە بووە لە ئێستادا هەموو با بڵێن لە ئیدارەی سلێمانی لێ دەرچێ هەموو بەڕێبەری کەمپەکان کارمەندی دەستگای خێرخوازی بەرزانی ئەی بابڕێەوە و پرۆژەیەکی زۆر گەورە و هەتا دەستگای خێرخوازی بەرزانی پرۆژەکانی بردە ئەو کاتەی سووریا لەوێش ئاوارە و پەنابەرە بوو لێش خەڵکە بوو پێویستی بە هاوکاری خۆراکی بوو دەستگا کارمەندی خۆی خستە مەترسیەوە تەمانە و کاتازان شەڕی داعش زۆر لەوێ بەقۆت بوو زۆر بەهێز بوو دەستگا کارمەندەکانی خۆی بەو ڕێگا خەتەر و بەو شوێنە خواردنی برد هاوکاری برد خەیمەی برد ئەوەی کە پێداویستە ئاوارەیەک بتوانێت ژیانی خۆی پێ بکە ڕۆژانە هەموو ئەم پێداویستانی گەیاندە وڵاتی سووریاش جگە لە بابلین کوردستانیش بۆیە ئەو متمانەیە ئێستا وەرگیراوە ئەوە بە خۆشحاڵیەوە و ڕێکخراونەی دەوڵەتەکانی وەکو UN وەکو یونیسف ئەوانش ئێستا زۆر کەم بوونەتەوە هاوکاریەکانیان بۆ ئاوارە و پەنابەر ئەوەی کەماوە تەنها دەستگای خێرخوازی بەرزانیە لە خزمەتی ئاوارە و پەنابەرانی کوردستانەیە پێم وابێ لە کاتی کەرانتینەکەشا ئێوە هەر لە کارکردندا بوون بەوەی کە چەندین کەسی خۆبەخشی شات بۆ ناوتانەوە هاوکاری ئەگەیاند بەڵێ ئێمە لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا دیارە کوردستان هەمووی لە ماڵەوە بوو ئێمە هێڵی گەرمان هەبوو ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەرزانی هێڵی گەرم ئەو هێڵە بوو کە
خەڵک پەیوەندی ئەکرد کە ناتوانێت بچێتە دەرەوە خواردن بکڕێ یاخود نییە ئێمە کارمەندی دەستگای خێرخوازی بەرزانی خواردنەکەی خستە سەرشانی و ماڵ بە ماڵ خواردنەکەیە برد لە گوندێک بواە گوندێکی زۆر دوورە دەست وایە لەش ناو شار وایە لە گەڕێکێکی زۆر با بڵێن کەم دەرامەت وایە هەر کەسێک پێویستی بە خواردن وایە ژمارە تەلەفۆنەکانی دەستگا کراوە بوو خەڵکی هەژار و کەم دەرامەت و حتا هەژار و کەم دەرامەتیش نەبێت چکە و کاتە هەموو کەسێک پێویستی بە خواردن بوو کارکردن نەمابوو لەبەر ئەوە سەرچاوی داهات لەکوێوە سەرچاوی داهات نەبوو سەرچاوی خۆراکی هیچ شوێنێک بوو خۆراکی پێ پەیداکەی بۆیە دەستگا بڕیاریدا هێڵی گەرم دابنێ هێڵە گەرمەکانەوە بوون هەموو خەتەکانی دەستگا لەسەر خەت بوون و هەموو کارمەندەکانیش لە ئیشا بوون لە کارا بوون تیمێک تەلەفۆنی جوابایەوە تیمێک پەیوەندەکانی باڵین وەرەگرت تیمێکیش ناوی تۆمارە کرد تیمێکیش خواردنی ئەبردە ماڵ بە ماڵی خەڵکی کوردستان سروخان ئەمە باز لەوە بکەم ئەو کەسانی کەوا پەیوەندیتان پێوەکەن یاخود ئەو کەم دەرامەتانە ئێوە چۆن دەیاندۆزنەوە ئایا خۆیان پەیوەندیتان پێوەکەن یاخود ئێوە لە ڕێی ڕێکخراوەکانەوە پێیان دەکەن ئێمە دوو شێوازمان هەیە بۆ پەیوەندیکردن بۆ خەڵکانی کە پێویستیان بە دەستگای خێرخوازی بەرزانی هەیە بگوان تۆ باسی خەڵکی هەژارێکی ئێمە دوو شێوازمان هەیە شێوازێکی کە خەڵک خۆی ئەزانێت دەستگای خێرخوازی بەرزانی دەستگایەکی وەکو بەڕێزت لە سەرەتای شارەتت پێیا دەستگایەکە ئێستا گەورەترین دەستگای خێرخوازی بەرزانیە لە کوردستان گەورەترین دەستگایەکە خێرەکە لە کوردستان بۆیە خەڵک ئەزانێ و ناونیشانی ئێمەش دەزانێ خۆی یەت سەردارمانەکە و ئەڵێ پێویستمانەوەیە شێوازێکی ترمان هەیە ئێمە کۆمەڵی ڕێکخراو هەیە لێرە لە کوردستان خاوەن پێداویستی تایبەتیان لایە خەڵکی با بڵێن کەم دەرامەتیان لایە خۆیان ناتوانن هاوکاری بن ئەوان پەیوەندیمان پێوەکەن و ناونیشانمانێنێ سەردانیانەکە ینی بە دوو شێواز شێوازێکی تریش هەیە با بڵێن ئێمە خۆمان کە تیم ئەگەر بزانین یەکێک لە شوێنەکەی تیمی خۆمانە چێ سەردانیەکە بۆی مطمئین بین لەوەی کە ئەم هاوکاریە ئەگاتە شوێنی خۆی باش ئەو کەسانی کەوا دێن پەیوەندیتان پێواکەن یاخود ناویان دەنێرنە لاتان ئێوە لە کۆڵینەوەی لەسەر ئەەکەن بزان ئایا بە حقت پێویستی بەم هاوکاریە هەیە یاخود هەر کەسێک بێت دەست بە ڕویانەوە نانێن و هاوکاریانە خۆی هەردوو لایەنەکەی ڕاستە چونکە هەندێک کات تۆ پاسی لە خۆراگەی بە یەکێ پێویست ناکاونە لێ پێچینی لە کۆڵینەوەی لێ بکەی و دڵنیاشم لەوەی خەڵکی کوردستان ئەگەر پێویستی بە خۆراک نەبێت ناچێت بۆ 30 کیلۆ خۆراک ئەو کارە بکە ئێمە لە پرۆژەی خۆراکە زۆر کەم لێکۆڵینەوەکەی بەڵام پرۆژە گەورەکانی ترمان بڵێ تیممان هەیە سەردانیەکە سەردانی ماڵەکانەکە و بۆ ئەوی ڕەنگە ئەگەر ئێمە دوو حاڵەت هەیە لێرە حاڵەتێکەمەوەیە لەوانەیە ئێمە وەکو پێویست نەچین بە بدەمێەوە ئەگەر بێت و سەردانی نەکەین بۆی بتوانین بەواقعی بارودۆخی ئەو خێزانە ببینین یاخود ئەو مناڵە ببینین یاخود ئەو کەسە نەخۆشە ببینین بۆی بتوانین باشتر هاوکاری وایە باس لە پرۆژەیە کرد پرۆژەی ئاواتانکردنەوە بەڵێ و کەرتی پەروەردەش بێگومان بێجگە لە هاوکاری مادی ئێوە کار لە سێکتەری پەروەردە و ئاوادانکردنەوە زۆر شتی تردا دەکەن باسێکمان لەو پرۆژەیە بۆ بکەین من حەزەکەم هەر لێرە ئیشارەت بەس سەرجەم پرۆژەکانی دەستگای بەردانی بم پرۆژەکانی دەستگای خێرخوازی پرۆژەی ئازیزانی ئیمارات و پرۆژەی کوردستانە کە مناڵی بێ باوکەگرێتەوە پرۆژەی ویلچەرمان هەیە کە پرۆژەی لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ ڕێکخراوی LDS ئەمریکی هەموو پێداویستەکانی کەم ئەندام دابینەکات بۆ ئەو کەسە بەمەرجی ئەو کەسە ئەسسمنت کرابێ هەموو ڕێکاری یاسیەکانی تێپەڕان کرابێ بۆی ئێمە هەموو پێداویستەکانی بۆ دابینەکەین پرۆژەی پەروەردەمان هەیە کە ساڵانە لە سەرەتایکردنەوەی قوتابخانەکانە ئێمە ئامارێکی باوڵێرەوەی کە پێویستە ئامارێکی قوتابخانەکان وەرگین لە کەم و کوڕی قوتابخانەکان بە تایبەتەوە قوتابخانانەی کە لە گەڕەکە هەژارەکانان یا لە گوندەکانان چونکە دەستگا مەبەستێتی ئاوادانکردنەوە بۆیە ئەڵم باسی پرۆژەی ئاوادانکردنەوەکەم پرۆژەی قوتابخانە و با بڵێن شێوازی چاکردنی قوتابخانە پەیوەندی بە ئاوادانکردنەوەیە چونکە تۆ لە گوندێک ئاگە پرۆژەی هیچی نەبێ قوتابی ناچێت داوامکە بەڵام گەشتی باشی هەبێ ئەڵبەتە خەڵکی گوندەکەش دەگەڕێنەوە قوتابی داوامەکە بۆیە پرۆژەی پەروەردە و ئاوادانکردنەوە بە یەکەوەیە پرۆژەی پەروەردەمان خۆیەگرێ لە ئێمە هەر بۆ ئەم ساڵ حەزەکەم 500 ڕەحلە زیاتر کورسی دانیشتنی مناڵانمان دابین کردووە نەوت لەگەڵ زۆپا ئەمری گەرمکردنەوەمان دابین کردەوە بە تایبەت بۆ منتقەی پێنجۆن و شوێنە ساردەکان و بۆ ناو شاریش و با بڵێن پرۆژێکمان هەبوو بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی LDS دابینکردنی وایت بۆرد و پێداویستی ئیدارە و پێداویستی قوتابیان ئەوش پرۆژێکی گەورە بوو ئەوشمان کرد لە 4-5 قوتابخانەی گەورە و پرۆژەی تەندروستیشمان هەیە ئێمە
تەندروستی سەکتەرەکانی تەندروستی ئەگرێتەوە کە ئەویش دابینکردنی بە تایبەت لە ئێستادا من باسی سنووری ئۆفیسی سلێمانیەکەم قەیرانێکی دەرمان ڕووی کردوتە شاری سلێمانی و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئێمە لەو قەیرانەیە یەکەم ڕێکخراو بووین کە دەستپێشخەر بووین لەوەی کە هەتا ئێستا بای ملیۆنە دۆلار دەرمانمان دابین کردو بۆ کۆگای دەرمانی سلێمانی جگە لە ئامێری بیستن کە هەر ئامێرێک بایی 1200 دلار بوو دابینمان کرد بۆ ئەو با بڵێن سنتەرێکی بیستن هەیە لێرە سەر بە بەڕێوەبەری تەندروستی سلێمانیە ئەوانشمان دابین کرد پرۆژەکانی ئێمە پرۆژەیەکی تر هەیە پرۆژەی خزمەتکردنە کە خۆی لە بەرنامەی نۆژین ئاگرێتەوە بەرنمەیەک هەیە بەرنامەی نۆژین بە هاوکاری لەگەڵ K24 پرۆژەیەکە کە زۆر گەورەیە زۆر پرۆژێکی جوانە ئێستا خێزانێک لەبەر ئەوەی نەبوونە لەبەرەوەی هیچ دەرامەتێکی ژیانی نییە ئەم خێزانە هەموو ژیانی وەستاوە بۆ ژیانی مناڵەکانیشی وەستاوە و نەخۆشی هەیە نەوژین کە بەرنمەکە سپۆنسەرەکەی دەستگای خێرخوازی بەرزانیە فاندەکانی دەستگای خێرخوازین ئەچێتە ئەو ماڵە هەموو ژیانی ئەو ماڵا گۆڕێ ئەمە پرۆژێکی گەورەیە دەستگا پێهێستاوە بەتەواوی فراوانتریشیکەین ئەم پرۆژەی ئێستا تەمەنی نەگەشتۆتە ساڵێک دەستی پێ کردووە بەڵام لەگەڵەوەی نەگەشتۆتە ساڵێک زۆر خزمەتی کردووە بەلایانی کەم ئێستا خۆی گەیانۆتە 10 بۆ 12 خێزان کە لە کوردستانە ژیانی بە تەواوەتی گۆڕیەوە حتا شوێنی نیشتە جیبوونەکەی دەستگا بۆی دابینەکە و ئەیکا بەناوی خۆیەوە ئیتر هەتایە لە ڕزگاریە بێ لە ئەوەی کە شوێنی نیشتە جیبوونی نییە قوتابەکان ئەگەڕێنێتەوە قوتابخانە کار بۆ با بڵێن باوکیانە دۆزێتەوە یا دایکیانە دۆزێتەوە تەواوی کەلوپەلی ناوماڵیان بۆ دابینەکە یان تەواوی ژیانیانە گۆڕێ بێگومان پرۆژەیەکی ئێمە طبعاً پرۆژەکانی تریشمان فراوانە پرۆژی ئاودانکردنەوەمان هەیە ئەویش کە ئاودانکردنەوەی کوردستانە ئەویش خۆی ئەیا لەوەی کە لە جێگایەک مثلەن کانی و ئاوتێک چووە لە جێگایەک ڕێگاوبان مەسەن ینی ڕێگاوبانی گەورەنا شوێنێک گوندێک پێویستی بە ڕێگاوبانە ناتوانێت هاتوو چۆ بکات لە جێگایەک مەسەلەن دابینکردنی با بڵێن شوێنی نیشتە جێبوونە بۆ هەندێک کەس ئەمانش پرۆژەی بچووکن کە دەستگا بەنیازە لە داهاتووە فراوانتریان بکات باشە بۆ ژینگە هیچ پرۆژێکتان هەبووە بۆ خزمەتکردنی بێگومان ئێمە دەستگا خۆی بۆ خۆی هەر لە خۆیەوە دەستی پێکردووە ئەم هەموو ڕۆژی یەکشەمانێک دەستگا نەریتە لە ناو دەستگای خێرخوازی بەرزانی خۆمان شوێنەکانی خۆمان پاکەینەوە ئەمە گەورەترەکەین فراوانترەکەین بۆ کوردستان لە هەر جێگایەک پێویستی پێمان بێ حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆت کوردستان پێویستی بە ئێمە بێ ئێماچین هاوکاری ژینگەی یەکەین بۆ نمونە چاندنی درەخت و نەمامە پاکردنەوەی ژینگەیە وەکو ئەو پرۆژە گەورەی کە لە ڕوبەڕووبوونەوەی لافاوە گەورەکەی شاری هەولێر کە یەکەم ڕێکخراوکە هەستا بە ئەوەی کە دەستپێشخەری کە دەستگای خێرخوازی بەرزانی بوو بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە هاوکاری خێزانەکانی کرد هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بوو و پاکردنەوەی هەموو ماڵەکانیش بوو کە دەستگا خۆی گرتوەزی وە بەردەوام خواردنی سێژەمەی گەرمیشی ئامادە کرد بوو بۆ خێزانانی کە ماڵەکانیان لەشاو زۆر باشە ئەگەر بێت و ئەمە کار و پرۆژەکانتانە بە درێژایی ساڵکەوە کاری لەسەرەکەن بەڵام لە مانگی ڕەمەزاندا ئێوە هەوڵەکانتان چڕەکەنەوانێ چۆن هاوکاری کەسانی کەم دەرامەتەکان یاخود بەچی هاوکاریان دەکەن ئێمە دەستگا بەدەوام پرۆژەی هەیە ناوەستێت بەڵام لە مانگی ڕەمەزانە چڕتری یەکاتەوە هەموو پرۆژەکانی یەکا بە یەک بۆی زیاتر خزمەتی خەڵکی هێژار و کەم دەرامەت بکە ئازیزان بە خۆشحاڵیەوە لە سەرەتای مانگی ڕەمەزان ئێمە هەر لە یەکەم ڕۆژی ڕەمەزان پرۆژەی ئازیزانی کوردستانمان دابش کرد هەر منداڵێک 300 دلاری بۆ هاتبوو 500 منداڵ خۆی لە 521 مناڵەکرد لە سنووری سلێمانی دواتر پرۆژەی خۆراکمان دەستی پێکرد ئێمە خۆراکمان دابین کرد بۆ 2000 خێزان لە ناو شاری سلێمانی جگەل لەوەی بڕیار بوو خۆراکیش بۆ هەموو بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی و پەیمانگەکانی زانکۆی سلێمانی دابینمان کرد بوو بەڵێ هەر بۆ یەک جار خواردنمانەیە ئەبر بۆ بەشە ناوخۆیەکە بەڵام بەداخەوە ئیداری سلێمانی ڕێگەی پێناین ئەو خواردنە بگەینە بەشە ناوخۆیەکانی سلێمانی زۆر هەوڵمان خواردن ینی خواردنی ئێوارەخوانیان نەخێر خواردنی وشکماوکو پاسێلی خۆراک کۆمەڵی خواردن بوو بۆ هەر ژوورێک ئەگەر 5 قوتابی تیابێ و 5 قوتابیە بۆ مانگێگەتوان لەسەر خواردنە بەردەوام بن بەڵێ بەس بەداخەوە بەڵام بۆ نەیان هێش بۆ ڕێگریتان لێکرا وەڵاهی ئیتر نازانین ئێمە ڕێکخراوێکم ڕێکخراوێکی قازانجنەویستی یعنی ئەر ڕێکخراوێکە قازانجنەویست بێ حەقی خۆیەتی لۆگۆ و
باڵێن ڕێکلام بۆ خۆی بکات چونکە ئێمە بەبێ بەرامبەر کارەکەین بەڵام ئەوان جگە لەوەش ینی هەر نەهاتن بە ڕووی داواکاریەکەمانەوە نەشیان هێشت خۆمان ینی بچینە ناو بەشە ناو خۆیەکاندا بەشی بکەین لەگەڵ من ئیداری سلێمانی زۆر هاوکارمانە سوپاسیانەکەین بەڵام بۆ ئەم پرۆژەیە هیچ ڕێگەیان پێ نەداین بەداخەوە ئەوە نیگەرانی کردین بەڕاستی چونکە ئێمە بۆ هیچ قوتابێکمان لێ بە بەش نەکرد بوو لە سنووری سلێمانی و حتا ڕانیە و زانکۆی ڕاپەڕین و ئەو بەشانی کۆلیژی سلێمانی کە لە شارە زۆر هەیە و هەموویمان ئەژمار کرد بوو بەس نیان هێشت بەداخەوە باشە سروخان ئەمە ئەوە بزانم ئایا لە نەهێشتنی ئەو کاریان کە ئێوە ئەو کار ئەنجام بن هیچ ئالتەرناتیڤێک هیچ جێگرەوەیەک هەبوو تاکو لە جیاتی ئێوە بێن خزمەتی ئەو قوتابیانە بکەن خەڵکی تر زۆرە هاوکاری قوتابیانەکە دیارە لە مانگی ڕەمەزانە خەڵکی خێرخواز زۆر ئەوە کاراناکە بەڵام وەکو پرۆژەکەی ئێمە نەبوو خەڵکی تر ژەمە خۆراکی گەرمە بۆی دابینەکە بەڵام ئەوەی ئێمە خواردنێک بوو کە گەر قوتابێکە ئێستا ژەم حازرە ئەگەر دوایی بێتەوە پێویستی بە خۆراک نابێ هەتا مانگێک ئێمە لە مانگی ڕەمەزان پرۆژی زەکاتیشمان هەیە طبعا لە یەکەم مانگی ڕەمەزان و دەست پێکە بەردەوامە بێت تا ساڵی داهاتوو ڕەمەزانێتەوە پرۆژی زەکاتیش پرۆژەیەکە کە لە خەڵکی با بڵێن ئەوانەی کە نەخۆشن توانای کڕینی دەرمانیان نییە یا چارەسەریان زۆر قورسە تێچوێکی زۆری تێچێ هەژارە ناتوانێت هاوکاری زەکاتیشی یەکەین و پرۆژەی پرۆژە نییە با بڵێن هاوکاری جۆرا و جۆری تریشمان هەیە کە خەڵک داوامان لێەکە ئەویش بەپێی توانای دەستگا و بەپێی ئەوەی کە بەپێی یاسا و ڕێستەکانی دەستگا هاوکاری ئەکرێن زۆر باشە سروەخان هیچ ئامارێکت لایە خەڵکی سلێمانیاڵم دانیشتوانی سلێمانی لەستایا چەندی هەژار نشینە خۆی ئامارەکان ڕەنگە بگۆڕێ ینی خۆی لێگۆڕان ڕێژەی هەژاری لە سلێمانی باشترە لە شارەکانی تر بەپێی دایری ئامار ئەوە نازانی چونکە ئێمە ئەو بەداگە چونەمان نەکردەوە بەڕاستی وەکو دەستگای خێرخوازی بەرزانی و ناشتوانین دقیق ئەوە لەسەری بکەین بەڵام ئێمە گوێناین بەوەی کە ڕێژەی هەژاری لە سلێمانی بەرزترە لە چاو شارەکە کەمترە یعنی نزمترە لە چاو شارەکانی تر وەلو من قەناعەتم بەوە نییە کە ئاماری سلێمانی بڵاوی کردوتەوە کاڵێ ڕێژەی هەژاری لە سلێمانی بەوەی کە ئێمە دەستگایەکین ڕۆژانە یعنی من حەزەکەم یەک ئامار بە تۆ بڵێم لە مانگی هەشتی پارەوە هەتا ئێشتا نەبوو بە مانگی هەشت ساڵێک 700 کەس بس سەردانی دەستگای کردووە کە ئەڵێ پێویستم بە خۆراکە ئایا ئەمە ڕێژەی هەژاری کەمە؟ 700 کەس یعنی زۆرە یعنی ئەگەر تۆ حسابی کە ئێشتا نەبووە بە ساڵێک یعنی لە ڕۆژێکا زیاد لە 56 کەس سەردانی ئێماکە پێویستی بە هاوکاری خۆراکە دەستگایەک و ئەژزانی پێویستی پێێتی بۆ یەتە ئەوێ ئۆژزانی زۆر کەم دەرامەتە جگە لێ کە پێویستی بە خۆراکە نەخۆشی هەیە کەم دەرامەتە کرێچیە با بڵێن مناڵی لە خوێندن دابڕیوە یعنی تۆ هەستەکەی یایی ئەوەیە زۆری قەزاونەحەکانی سلێمانی هیچی نەچۆتەوە شوێنی خۆی هەمووی لە ناو شارەکە کۆبۆتەوە یاهی ئەوەیە ئەو ئامارە ڕاست نییە کە لە سلێمانی بڵاویان کردەوە ڕێژەی هەژاری لە سلێمانی نزم بێ باکسەوە بەوەی بن بە ینی داتایکی بەسێتی پێ ئەڵم ڕێژەی هەژاری سلێمانی بەرزە بێگومان ینی هەمومان دەیبینین شاید حاڵی واقعەکەین پێم سەیرە واوتراوە چونکە ئەو پرۆژانەی لە سلێمانیا دەکرێت ئەو هەژارانی لێرە خەڵکی بێکار لێرە ینی بە چاو دەبینرێت لەبەرەوە پێویستمان بەوەیەکەوە سەر لە نوێ ئەو داتایانە نوێ بکرێتەوە بەڕاستی بە شێوەیەکی ڕاست و دروستی بە هاوڵاتیان بوترە سروخان باست لە قەزاوناحیەکان کرد ئێوە سنووری کارکردنتان بێکمان سلێمانی و دەوروبەرێتی بەڵام زیاتر جێخت دەکەنەوە لە قەزاوناحیەکان یاخود سنتەری شارەکە ئەگەر بڵم یەکسانیە پارێزین لەبەیە بەڵام تۆ بتێ خەڵکی قەزاوناحی هەژارتری تایە ڕێژەی هەژاری زیاترە بۆیە ئێمەژەگەر پرۆژەیەکمان هەبێ پرۆژێکی گەورە بێ وەکو پرۆژەی خۆراک تەرکی زۆر لەسەر قەزاوناحیەکانەکەین بە تایبەت ڕانی و قەڵاتزێ چونکە ئەوێ خەڵکی هەژاری زۆر لێیە خەڵکی کەم دەرامەت زۆر لێ نیشتە جێبوون و بە تایبەت لێرە لە بازیان و ئەڵڵای و ئەو شوێنانی تقریبا لە سەر بە شاری سلێمانین تەرکیز کەمتر لەسەر ناو شارەکەین چونکە تۆ بتێنێتەوە خەڵکی ناوشار خەڵکی خێرخوازی زۆرە زۆر فەقیر و هەژارەکانە دۆزێتەوە خەڵک زۆرە پرۆژەی خێرخوازی ئەکا بەڵام ئەشوایی ئەیکا دەمچوای خەڵک دەرەخا ئەمانە لە ناوشارە هەیە زۆر هەیە بەڵام کەمتر دەستی با بڵێن دەوڵەمەندەکانەکەتە قەزاوناحیەکان وە کەمتر دەوڵەمەندیش لە قەزاوناحیەکانە هەیە
سرۆخان خۆت لەکەیەکەوە دەست بەکاربووی وەکو بەرپرسی ئۆفیسی سلێمانی تا چەند دەروونت ئارامە لەگەڵم ئیشەیە کە کارێکی خێرخوازیە بەڕاستی کارێکی زۆر مرۆڤانەیە. دەستگای خێرخوازی بەرزانی بۆ من مێژوویەکی زۆر پرشنگدارە لە ژیانی تایبەتی خۆمەوە لە ژیانی ئیش کارکردنی خۆمە پیشەی خۆمە. من لە 1 ساڵی 2021ەوە بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە لە دەستگای خێرخوازی بەرزانی وەکو بەرپرسی ئۆفیس دەستنیشان کراوم بۆ ئەوێ هەڵبەتە بە پرۆسەیەکی زۆر CV وەرگرتن و ئەوە ڕۆشتوم ئەو ساوەرگیراوم چونکە دەستگا دیسپلینی زۆر مەزبوطە زۆر وردەکاری تایە بۆیە زۆر شانازی ئەەکەم و زۆر هەست بە ئاسوودەیەکەم کاتی ئەڕۆمە ماڵەوە و ڕۆژێکیش ئەگەر بێت و دڵی هەژارێکم ێشانە بێ تۆ بتێنێتەوە هەندێک جار باڵێ فشارێکی زۆرت لەسرە لەوانەیە نەتوانی وەکو پێویست ڕوبەڕووی ئەو هەژارە بیتەوە وەلو لە دەستگا ئەوانە با بڵێن بڤەیە ئەبێ زۆر بەڕوویەکی جوانەوە بە پێکەنینەوە نابێت دڵی هیچ کەس بیەشێنی چکە ئەوانە ئیجراعاتی لەسرە لە ناو دەستگا بۆیە ئەگەر ڕۆژێک شتی هەست بکەم شتێکی وام کردبێ بڕواکەی شەوکەی خۆم لێ ناکەوێت تا بەیانی بۆی ئەگەر بتوانم تەلەفۆنی بۆکەم بۆ کەسا بتوانم پەیوەندی پێوەکەم داوای لێبوردنی لێکەم بەس بەڕاستی زۆر مرتاحم زۆر دڵم خۆشە کەم ناڵێگە بینم شیرینەیەکی ئەیتە دەست یاخۆت کەلوپەلی پێداویستی قوتابخانەیەکی دەست پێکەنێ ئەو پێکەنینە بۆ من هەموو دنیاە زۆر خۆشم ناڵێکی کورد ببینم پێ ئەەکەنێ ئەگەر بەو شتە من ئەیەمە دەستی بەڕاستی زۆر دڵم خۆشە بێ هەندێک جار زۆر هەستێکم هەیە کە بینم ئەو مناڵە بۆ ئەبێ ئاوا بژی بۆ ئەبێ ئاوا پێویستی بە ئێمە بێ ئەبێ و مناڵە لە ژیانێکی زۆر باشا بژی بەس بە خۆشحاڵیەوە دەستگا ئەو بربەستانی زۆر شکانوە ژیانی زۆر مناڵی ڕزگار کردووە لە بۆی کە لە ژیانێکی زۆر خراپتر بێتە ژیانێکی زۆر باش. من شاید حاڵی ئەوەم کەوا کەسێکی زۆر ڕووخۆشی زۆر بە نەرمی وەڵامی هەم پەیوەندەکانیان هەموو کەسێک دەدەیتوانێت یعنی هەر کەسکە قسەت لەگەڵاکە پەیوەندیت پێواکە مرتاحە بێت ینی ئەوە نییە پێویستی بەوە بێت بپارێتەوە یان شتێک تاوەکو هاوکاریەکی بکەیت نا زۆر بە جوانی وەڵامی دەیتوانێت و بە پێی حەقیش و جێگەی شانازەیەکەوە ئافرەتێک ئەو کەرتە حەساسەی دراوەتێ کە بەڕێوەبردننی ئۆفیسێکە ئۆفیسێکی وە خێرخوازی جێگەی شانازیە بۆ ئافرەتان کەەوە ئافرەت لەو کەرتەیە کار بکات. سرۆخان زۆر خۆشحاڵ بوو ئەمڕۆ لەگەڵ مندا بوویت زۆر گەورەت کردم لە کۆتاییدا هیچ شتێکت هەیە بە خەڵکی کوردستانی بڵیت؟ لە کۆتایی سوپاسی ئێواکەم بۆم دەرفەتە جوانە کە من بەرنامەکانی دەستگام تێدا نمایش کرد و هیوادارم هیچ هەژارێک لە کوردستان نەمێنێ هیچ مناڵێک نەمێنێ پێویستی بە کاری خێرخوازی بێ. بەو هیواین بینەرانی خۆشەویستم من دوا بەرنامەی مانگی ڕەمەزانم پێشکەشکردن لە دوای جێژنەوە لەگەڵتان بەردەوامە بمەوانێ سوپاس بۆ میوانەکەم کە لەگەڵ مابوو لە ستۆدیۆ سوپاس بۆ ئێوە کەوا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش.